سڵاوتان لێبێت. جاران منداڵەکانە چوونە دەرەوە بۆ ئەوەی یاری بە تۆپ و بەو شتانە بکەن کە لە ناو کۆڵانە کۆیەکردنەوە. کەچی ئێستا وەکو هەموو بوارەکانی تر یاری منداڵەکانیش بووە بە یاری تەکنەلۆجی و ئەلکترۆنی. بۆیە هەموو مناڵەکان ڕووەکەنە ئەم بازارە بۆ ئەوەی کە یاری ئەلکترۆنی ببەن و لە ماڵەوە بە دیار ئامێرێکەوە دانیشن و سەرقاڵیان بکات. بەرنامەی ئەم جارێ ڕوانگەمان تایبەت دەبێت بە یاری ئەلکترۆنیەکان. This is the location. We need to pull the data logs off the mainframe in Sector B. What is the scarce? Only take the shot if you have to. واقعی مەجازی یان جیهانی خەیاڵی یەکێکە لە دیارترین بەرەنجامەکانی سەردەمی تەکنۆلۆژیا و زانیاری. بە جۆرێک کە جێگۆڕکێ دەکرێت لە نێوان واقع و خەیاڵ و بە واقعیکردنی وێنەکان. ئەم حاڵەتە بە باشترین شێوە لە یاری ئەلکترۆنیەکاندا خۆی دەردەخات. لە ساڵی 1970 ئەم جۆرە لە یاریکردن لە ڕۆژئاوا سەری هەڵداوە. لە دوای 2000 بە شێوەیەکی بەرچاو جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی داگیر کردووە، وەک پیشەسازیەکی پڕ لە قازانج ڕۆژ بە ڕۆژ لە گەشەسەندن و پەرەسەندندایە. بۆ نمونە ڕێژەی فرۆشتنی یاری ئەلکترۆنیەکان تەنها لە ئەمریکا بە 6 ملیارد دلار مەزەندە دەکرێت. بێگومان یاریە ئەلکترۆنیەکان وەک هەر شتێکی تر لایەنی ئەرێنی و نەرێنی هەیە. ئەوەش دەکەوێتە سەرجۆری یاریەکە کە تا چ ڕادەیەک تونند و تیژی تێدایە و چۆن کارەکتەری ناو یاریەکە دروست کراوە. بەڵام بە شێوەیەکی گشتی لای منداڵان و هەرزەکاران ئەو یاریانە چێژیان زیاترە کە دیمەنی تونند و تیژی و تاوانکاریان تێدایە و ئەمەش وەک هەڕەشەیەک دەبینرێت بۆ سەرکەسایەتی منداڵ. هەر بۆیە پەیوەندیەکی بەهێز هەیە لە نێوان یاریە تونند و تیژەکان و ڕەفتاری شەڕەنگێزی منداڵان و هەرزەکاران. ئەکادیمیای ئەمریکی بۆ پزیشکی منداڵان جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە ڕەفتاری شەڕەنگێزی هەرزەکاران بە ڕێژەی 13% لە ڕێگای یاریە تونند و تیژەکانەوە زیاد دەکات. یەکێک لەو منداڵانی کە لە تەمەنی 10 ساڵیەوە دەستی بە یاریکردن کردووە، باسی خولیای خۆی دەکات بۆ یاریەکان و بەشێکی زۆری هێزی هزری خۆی لەسەر ئەم یاریە داناوە، هەر بۆیە ناوی زۆربەی یاری و کۆمپانیاکان دەزانێت. تەمان و 13 ساڵە لە 3 ساڵە خولیایم یاریانەم هەیە. زیاتر حەزم لە GTA و ڕێنبۆ سیکس تاج و هەند یاریەکانی ترە. بە پێی ساڵ شەریکەکان یاری زیاتر دەدەکەن. خاڵکی کوردستان زۆربەی حەز لە GTA کە یاریەکی باوە ئێستا. لەبەرەوەی کارێکتەرەکە یاری پێ دەکەی، 3 کارێکتەرەکە هەندێک شتە پێیان دەکەی لە ئاخیرا سەرکەوتوو دەبن. یاریەکی زۆر واوە کە شەریکەی ڕۆکستار دەری کردووە. یاریەکی کورد زۆر ئەوەی دەکات لە هەموو دوکانەکانیش مشتری زیاترە ئەم یاریە. نرخەکان ئێستا گرانن، بۆیە گەیمەر لە کوردستان کەم بۆتەوە. زیاتر ئێستا فیفا $50 $40، بۆیە هەموو کەسێ توانای ئەوەی نییە بیکڕێت لەبەرەوە قەیرانەی کە تووشی کوردستان بووە. لەبەرەوە گەیمەر لە کوردستان کەم بۆتەوە.
توێژەران هەست بە مەترسیەکانی یاریەکان دەکەن. هەر بۆیەش پۆلینکردنیەک هەیە بۆ تەمەنی منداڵان و ئەو یاریانەی کە بۆیان هەیە بیکەن. EC بۆ قۆناغی منداڵی زووە و دەبێ یاریەکان بۆ تەمەنی 3 ساڵی بێت. گونجاوە بۆ ئەو منداڵانەی تەمەنیان لە 6 ساڵ و بۆ سەرەوەیە. دەبێ یاریەکان کەمترین ڕێژەی توندوتیژی و زمانی زبری تێدا بێت. گونجاوە بۆ تەمەنی 13 ساڵ بەسەرەوە و ڕەنگە هەندێک دیمەنی توندوتیژی تێدا بێ. M بۆ تەمەنی 7 ساڵ بۆ سەرەوەیە. AO بۆ گەورەکان و نابێ ئەم یاریانە بۆ خوار تەمەنی 18 ساڵ بفرۆشرێت چونکە پڕە لە دیمەنی توندوتیژی و جنێ و دەرچوون لە یاسا و چەندان شتی تریش. کاتێک کە تۆ باسی یاری ئەلکترۆنی ئەەکەی چەندەها جۆرمان هەیە و بۆ یاریمان هەیە ئەلکترۆنی بەڵام پەروەردەیە ئەمایان شتێکی سادە ئەبێ مان ئاسان ئەبێ بگراگات ئەکرێ بۆی هەنێک جار بۆ ئێمە بۆ هەنێک جۆری گرفتی دەرونی و گرفتی دەماریش بەکاری بێنی بەڵام هەنێک جۆری یاریمان هەیە بە تایبەتی ئەوانەی زیاتر مەسایلەتی شەڕەنگێز و خەیاڵ ئامێزن بۆ نمونە تۆ سەیرەکەی ئەو جۆرانی کە هەن کەسێک بۆ نمونە یاریەکی زۆر بەناوبانگە پێی ئەوترێ بۆ منە درایڤەر بەمە لە پلەیستیشنەکانە هەیە یاری ئەلکترۆنیا هەیە ئەم ئەلکترۆنیاتە ئەم بابەتەوەی لە ئێمە کرد لە کوردستانە ببینین کە گەنجێکی تەمەەن 13 ساڵ هەڵسێ بەوەی کە لە ڕۆژێکە دوو سیارە بۆکو درایڤەر چۆنڵی بیفڕێنێت بیبات وا بزانێت کە ئەمە ژیاریە چکەمە خەیاڵە تۆ لە خەیاڵە ناتوە لەسەر بنەمای یاریە ئەلکترۆنیەکان زیاتر لەسەر خەیاڵ واقعیتیانە لەسەر خەیاڵ بنیادراون بۆیە کە سەیرەکەین لە کاتێکە مرۆڤەکان بەرەو خەیاڵبوون ئەبا ئەمە بەشێکە لەو گرفتە بەگشتی کە دێتە سەر دنیای مناڵی ئەگەر لایەنە دەرونیەکەی و لایەنە پەروەردەیەکەی وەرگری بەگشتی مرۆڤ لە 10 ساڵی یەکەمی تەمەنی بەپێی فراوانترین قوتابخانەی بواری دەرونی و پەروەردەیی کە قوتابخانەی دەرون شیکاریە ئەمان پێیان وایە کە مرۆڤ لە سەرەتای 10 ساڵی تەمەنی ئەزمموی چی کرد چۆن بنیادنرا وها بەردەوام ئەبێت. Good job, you're safe for now. I'll keep an eye out from the sky. دوکاندارێک کە ژیانی ڕۆژانەی لەسەر فرۆشتنی CD و یاری ئەلکترۆنیەکانە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە خەڵک بۆ خۆمەشغوڵکردن و دەرچوون لە قەرباڵغی ژیان و هەندێک جار بێ ئیشی ڕوودەکەن ئەم یاریانە. یاریەکان زیاتر جوندیە تۆپێنە درایڤەرە ئیدی ئەو بابەتانەیە ئاتاری زۆر دەفرۆشرێ خەڵک مەشغوڵە بەو هیچ کار و ئیشەچی نییە بە ئاتاری شت خۆی مەشغوڵ دەکاو هەموو تەمەنێک دەگرێتەوە هەموو گشت گەورە و گچکە و منداڵ و بە تەمەنیش دێ یاری یەکڕێ نرخی یاریەکان $50 $30 $20 $6 گرانەکەی $65. وەکو دەبینی تەکنۆلۆژیا لە کۆمەلگا ئەو پڕی پێشکەوتەکان تا کۆمەلگا دواکەوتەکان کاریگەری و ڕۆڵی هەیە لە لایانی پەروەردەی لایانی کۆمەڵایەتی لایانی ئابووری لایانی سیاسی بۆیە دەبینین ئەگەر باسێک بکەین وەکو راپۆرتێکی زانستیانە نەتیوەگرتوەکان پێمان ئەڵەن ئەو کەسانەی ئەو مناڵانێک کە لە خوار تەمەنی 7 ساڵن بۆ ماوەیەکی زۆر یعنی بۆ ماوەیە کە ئەو ئامێران بەکارێن شێپێل ئەدیکەیتد تەکنۆلۆژی ئەبنە سەرچی ئاودەبوون بە مادە بۆ ئامێرە تەکنۆلۆژیەکان هەروەها پێماڵێ کاریگەریەکی سلبی ئەخاسەر تەندروستی چاوەکان و تەندروستی جەستە لە ڕووی دەرونی و شەکەت و ماندوی ئەکا لە ڕووی کۆمەڵایەتی و گۆشەگیر و دای ئەوڕێ ئەمە پێمان ئەڵێت بەکارێنە ئامێرە تەکنۆلۆژیەکان لە تەمەنێکی زۆر مناڵە نێگەتیڤەکەی زیاترە وەکو دەبینین لە کۆمەلگەی خۆمانە زۆر جا مناڵێکی ساوایە بۆ زمانە سادی قسە بکەین مناڵێکی ساوایە سێکی مۆبایلی گیان شتێکی بۆ هەڵەکە پێشی دەکاتەوە لە هەمان کاتە کۆمەڵێک شەبەکە و کۆمەڵێک تیژێک فڕی ئایا کە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر ژیری و هۆشمەندی ئەو مناڵە کە ئەمە جوای لێکات گۆشەگیری ئەکات لەلایەنە کۆمەڵایەتەکە دای ئەبڕێ بۆ تەندروستی چاوەکان بۆ مناڵانی گەورەشن یعنی لە تەمەنی خوێندنی ئیبتیدایی لەو بابەتانیان زۆر بەکارهێنان وای لێکە کە بەرەو ئالوودەبوون و مدبینی ئەبات هەر ئەمەیە پێمان ئەڵێ ئامێرە تەکنۆلۆژیەکان تا ڕادەیەک پێویستن بەکارهێنانی لەلایەن گەورە و
پێگەشتەکانە بۆی توانای بەکارێنانی کۆنتترۆل بکرێت بەڵام لەلایەن مناڵەکانەوە چکە توانای کۆنتترۆلکردن لەلایەن باوکان و چاودێری ئەکریان لای خێزانەکان و چاودێری ئەکرێ بۆیە پێویستە لەژێر چاودێری ئەوان نابن. شازدەم دەکرد ئەها گۆلە چی تو کرد بەس لە دوورتر بوو بە ڤیدالی بەخوای عەکەمیان کرد والله مع مسەر عەسنی لێم کرد بۆ قورئان عەسنی بەدوای یەکێکی تر لەو منداڵانەی کە بۆ یاری دێتە دوکانەکانی بازار و کاتێکی زۆری خۆی لەوێ بەسەر دەبات باسی ئەومان بۆ دەکات کە جیاوازی هەیە لە نێوان یاریکردن لە ماڵەوە بەتەنیا و یاریکردن لە دوکانەکان لەگەڵ برادرەکانی چونکە لەوێ دەرفەت و بواری زیاتری یاریکردن هەیە و ڕەنگە لە چاوی خێزان و کۆنتترۆڵی دایک و باوکیان بەدوور بن. ئەمە هەموو شەمان دێنە ئێرە لەگەڵ برادەرەکانی خۆمان یاری دەکەین لەگەڵ ئەمن و برام و لەگەڵ سە برادەرەکان لە مەکتەبێ بە پاسی لە خۆمان دێنە ئێرە یاریک دوو یاری دەکەین زوندێ چانیش دەکەین لە خۆمان دەڕۆینەوە مالێ لە مەکتەبی دێنێرە لە ماڵێ هیچمان بەس ئەمە و هاوڕێکانەخە نابی لە ماڵ یەک تەلەڤیزۆن ئەو ئێرە سێ تەلەڤیزۆنە لێرە یاری دەکەین خۆمان ئەو شیتەکان بەڕاستی زۆر گرانە لێرە لە خۆمان دێ 1000 2000 دەین لە خۆمان یاری خۆمان دەکەین. بەشێکی تر لە توێژەران پیان وایە کاریگەری نەرێنی یاریەکان بە تایبەت لەسەر هەرزەکاران بە جۆرێکە کە توانای تێکەڵی جفاگی و چێژی کۆمەڵایەتی دەگۆڕێ بۆ چێژوەرگرتن لە ئامێرەکان و ناتوانێت بە شێوەیەکی باش خۆی لەگەڵ کۆمەلگادا بگونجێنێت. هەلبەت یاریکردن گەل ئامیرە gelek جارات بیت اگر آلوده بونه یعنی ادمانه نخواستم بزاروکا تایبتی جیه هرزکاریه جیه هرزکاریه یان یستنیلا جیه که gelek هستیاره تلاین جواکی دا گهورین مزن ید بیولوژی تلش زاروکی داد هرزکاریه دا ام بیجین سنلیه داد پیداد بن هنگی افگورانکاریه اگر او مجیل آمیری بیت ده لوازیه که مزن که بیت شیان توی کارامایی جیانه دا و تا شیان توی جواکی ده لواز بن همین هزراوی ده که بیت سر لاین آمیری و خوشی خودش آمیری بینید تکلی ایدی حسنا که جلمرو با بکرد لگره که لواز بید تکلی جواکی دا اگر تکلی جواکی نبو نجاره چونکه مروه که ناف مروه ده هر تکلی هبید هنگ نشد و تکلیا بدوی تجل کسوکارا آنج جل حوالا آنج جل دورو برای خوا هر چی بیت لانه که جواکی دا لگره که لواز بید یەکێک لەو یاریانەی کە ئەمڕۆ لە کوردستاندا لە نێو منداڵان و هەرزەکاراندا ڕەواجێکی زۆری هەیە یاری گراند تیف ئۆتۆیە کە هەندێک جار بە زمانی خۆیان پێی دەڵێن دلایڤەر کە یاریەکی نائاساییە و گرانترین یاریە لە مێژوودا و تێچووی بەرهەمهێنان و فرۆشتنی 2700 ملیۆن دۆلار بووە سەرەڕای ئەوەی لەسەر سیدیەکەی نووسراوە بۆ تەمەنی سەر و 18 ساڵ بەڵام منداڵانێکی زۆر ئەم یاریە دەکەن توێژەران ئاماژە بەوە دەکەن ڕاستە کاتێ منداڵ یاریەک دەکات کە تاوانکاری تێدایە ئەوە بەو مانایە نییە منداڵەکە ببێتە تاوانبار بەڵام ئەم جۆرە لە یاریکردن دەبێتە هۆی ئاساییکردنی دیاردەی کوشتن و دژایەتیکردن لای منداڵەکە و ڕەنگە بە ئاسانی پاساو بۆ تاوانکاری کەسانی تر بێنێتەوە یەکێکی تر لە منداڵەکان لە کاتی بەدواداچوونمان بۆ ئەم دیاردەیە هێما بۆ ئەوە دەکات کە زۆر لە منداڵانی دەستگێڕ و کاسب بەشێکی زۆر لە پارەی ئیشی خۆیان لەم یاریانەدا خەرج دەکەن و ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەم منداڵانە دوو جار دەکەونە بەردەم توند و تیژی جارێک وەک کاسپی بچکۆلانە جارێکیش وەک یاریچی لە ناوگەیمەکاندا ڕۆژانە خەڵکێکی زۆر ڕوولێکوانە دەکات و هەموو زۆرە تەمەنێکی تەیە دێت بۆ یەکوانە یاری ئەکات لە کاتێک لە
قوتابخانە بەردەبێت دێت بۆ ئێکوانە یاریەکات هەیە نیتی لە ماڵەوە دێت بۆ ئێکوانە یاریەکات و لە بارەی پارەوەش هەیە پارەی نییە شریتەکەی پێ ناکرێت دێت بۆ ئێکوانە هەموو زۆرە یاریەکەیە بە ئارەزوخی یاری ئەکات جا کێشە پارەکە نیە بای 500 هەیە با 1000ەکە ئاتاری هەیە شریتی گرانە کابرا پێی ناکرێتن دێت بۆ ئێکوانە یاری ئەکات و لەسەر یەک شریت لەوانەیە لە ماوەی مانگێکدا 800 900 هزار 300 هزار 200 هزار ئیشی خۆی دەکاتن شریتەکە بەیە پێی ناکرێت هەیە پێی نەکرێت دێت بۆ ئێکوانە یاریەکە پێشی فرێت لە ماڵەوە یاریەکە ئەو مناڵانەی کە کاسبی دەکەن ناو بازارە قازانجەکەی بیزاچ قازانجنێ بێت دێن بۆ ئێکوانەی یاریەکەن نیتیان لە ماڵەوە جا دێن بۆ ئێکوانە جا ئەگە قازانجەکەی لێ بکەن دێن بۆ ئێکوانە یاریەکەن بۆ نمونە زۆم بێ درایڤەرە هەیەیان هەر جۆرە ئاتاریەکە دێن بۆ ئێکوانە یاری دەکەن بە قازانجی ئیشەکەی خۆیان کاتێککە تۆ یاری ئەلکترۆنی ئەەکەیتە بەشێکی گەورە لە ژیانی ئەو مناڵە بۆیە ئەو مناڵە ڕێچکەیەک لە ژیانی ئەبێتە بنیادنانەکەی بریتی ئەبێت لەسەر یاری ئەلکترۆنیەکە. یاری ئەلکترۆنیەکان کاتێک کە مناڵ بەرکەوتی ئەبێ یەکەم گرفت کە بۆی دروست ئەکات لە ڕووی پەروەردەیی و دەرونیشەوە و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بریتە لەوەی کە لە سروشت دەری ئەکا واتە بۆ نمونە مناڵ بەدوور ئەبێت لە سروشت ئەم بە دووربوونە ئەبێتە هۆی ئەوەی کە مناڵ بچێتەوە دنیایەکی خەیاڵیەوە ئەم دنیا خەیاڵیە کە بەم کەسایەتیە لەگەڵ یا بەردەوام بوو ئەبێتە هۆی ئەوەی کە هەمیشە خواستەکانی لە خواستێکی واقعی بەدەربن هەمیشە پێکاتەکانی نەمێنن ئەمە بۆکو بە گشتی ئەگەر کاریگەریەکانی بزانی بەشێکی تر لە ئیشەکان لە گرفتەکان کە بۆ مناڵی دروست ئەکا یاری ئەلکترۆنیەکان بریتە لەوەی بە کۆمەڵایەتی بوونی ناهێڵێ ئەم مناڵە بۆچی لەبەرەوەی کە سیرەکە ئەو چێژەی کە هەیەی لەم یاریە ئەیدۆزێتەوە ئیتر ناگەڕێ بە چێژەکەی بۆ چێژەکانی تر لە کۆمەڵایەتی بوو نابیدۆزێتەوە. ڤیدیۆگەیمەکان لەگەڵ خۆیاندا هەندێک دیاردەی تری نەرێنی دێنن کە کاریگەری لەسەر ڕەفتار و ئایندەی منداڵان هەیە. هەروەک ئاشکرایە بە فیڕۆدانی کات و ئالوودەبوون وا لە منداڵان دەکات بیر لە ڕێگای تر بکەنەوە بۆ بەردەوامیدان بە یاریەکان. هەندێک لە منداڵەکان جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە لە کاتی یاریکردندا گرەو دەکەن و کێ دۆڕا پارەی یاریەکە دەدات. گرەو لەسەرکردنەکە ئەوی بدۆڕێیان هەیە بدۆڕێتە پارێدادە بە زۆر دەفتە قمار بە زۆری ئەوی بدۆڕێتن ئەو پارە یاریکردان بە زۆری یاری تۆپانیەکەین لە کاتی دام ئەگەر زوو ئیزنیانداین ئەوە دێنە یاری و گرەوی لە سەیاریەکە دەکەین بە زۆریش یاری تۆپانیەکە یاری لە ماڵە زۆر هەیە نیتی یان دەستکورتن بە زۆری من حەزم زۆر پێینە لەگە برادران یان بۆ ئێرە و یاری تۆپانێکی دوای دوام. یەکێک لە گرفتەکانی تر کە بۆ مناڵەکان بەرهەم دێ لە ئەنجامی ئەوە بریتە لە نەخۆشە دەرونیەکان گرفتە دەرونیەکانیان تووشە بێ بۆچی لەبەر ئەوەی کە یەکێک لە سەرچاوی نەخۆشە دەرونیەکان بریتە لەوەی کە مرۆڤ لە واقعبوون نەمێنێ مرۆڤ هەمیشە شتەکانی لەسەر ڕیاڵەتی بنیاد نەنێ لەسەر واقعبوون بۆیە ئەنجامی ئەمە بێتە گرفتە دەرونیەکان بۆ نمونە لەوانە خەمۆکی سیرەکەی ئەو مناڵانی کە دایمەن فێری گۆشەگیری ئەبن ئەو مەهارات و سکیڵ و کارامەیانی کە هەمانە بۆی کە مرۆڤێک بەرامبەر مرۆڤێکی تر لە کاتی بە کۆمەڵایەتی بوونا بەکاری بێنێ ئەوەی نامێنێ ئیتر فێر نابێت مناڵ لەو تەمەنی 10 ساڵی باسمان کرد ئەبێ لە پرۆسی فێربوونایە کاتێککە لەو 10 ساڵە فێر نەبوو زۆر زەحمەت دوای فێر ئەبێ بۆیە ئەم بە پرۆسێکی ئاسایی وەری ئەگرێ وەکدەوەی کە بە پرۆسێکی ناتەبیعی بڕوە فێر نابێت کە چۆن لەگەڵ مناڵێکە مامەڵە بکە
فێرنابێت کە چۆن بتوانێت ئەگەر مناڵێک لیدا ئەم چی بکە فێرنابێت ئەگەر داوایەکی لە مناڵێکە بوو چۆن داوای بکە واتە لە دنیای خۆی دەرێخە مەهاراتی بە کۆمەڵایەتی بوونی سستەکە بەشێکی تر لە حاڵەتەکان کە تووشی ئەکا بۆ ئێمە لە سانتەری ڕووسێل بەگشتی لە کۆی 6 مناڵ 4 مناڵمان لە کۆ 6 مناڵ کە دەستنیشان کراون بە گرفتی زمانەوانی و ئاخاوتن ئەوانی کە دو ئەکەون لە قسەکردن ئەوانی کە ستاتەرینیان هێزمانیان ئەیگرێ ئەوانی کە فێری قسەکردن هەر نەبوون ئەوانی چەند وشەیەکیان بیرچۆتەوە ئەوانی چەند پیتێکیان ئاڵوگۆڕ ئەکەن بۆ نەرباتی بڵێ کەوەنتەر ئەڵێت تاوانکەر پیتی کووت تێکەڵەکە ئەمە لە 6 کەس لەمانە 4 کەسیان بەکارهێنەری ئایپادن لە ڕۆژێکە سەر و کاتژمێرێک واتە ئەمە پێمان ئەڵێ ئەمە لە کوردستان واقعی ئێستای کوردستانە کە ئێمە بەرکەوتەمان هەیەبووی واتە ئەو مناڵانی کە بەردەوام لە کاتژمێرێک زیاتر ئایپاد بەکارێنن ڕێژەیەکی زۆر زیاتر تووشی گرفتی دەرونی ئەبن تووشی گرفتی زمانەوانی و ئاخاوتن ئەبن بۆچی وەک لەبەرەوەی خاڵی یەکەم کە باسمان کرد ئەم ئەزمموی ناکە بۆیە کە تۆ ئەگەر لە ژیانتە هەر مرۆڤێک شتێک ئەزمونونەکە فێری نابێ ئەم بوارە لەگەڵ خۆیدا هەندێک پیشەسازیشی هێناوە کە یارمەتیدەری ئەو کەسانەیە کە خۆیان بە میاریانەوە گرتووە یەکێک لەو تەکنیککارانەی کە ساڵانێکی زۆرە کار لەسەر چاکردنەوەی ئامێرەکانی یاری دەکات توانیوێتی دەستکاری سیستەمی یاریەکان بکات و بەمەش ئاسانکاری بۆ ئەو کەسانە دەکات کە ناتوانن سیدی گران بەها بکڕن وڵاستە خەریکی جۆکەری ئەتاریمە ئەو جیازانە ئەوروپینە کە دێن لە ئەوروپا هیچ ناکە ئەمە دەکەین جۆکەر ئەنتیگریتی بۆ زیاد دەکەین دەبیتە فری بە ئینگلیزەکەی پێدرێن جیتاک کە هەموو یارێک بخێنەوە یاری سیدی بە هەزار نە سیدی ئۆرجینال گرانە تقریبا 20,000 30,000 $30 خەڵک پێی ناکرێت زەمن ناچارین ئەوە بکەین ئەو ئەنتیگریتە بەستین دەفتەر جۆکەر فری وا دەکە هەموو سیدێک بخێنەوە ئێستاەوە ئەویان ئەسلیە سیدی ئەوروپیەوە گرانەوە تقریبا $20 $30 خەڵک پێی ناکرێت فەقیرە ئەویان کۆپیە بە هەزار نارە پێ دەکرێت خەڵک تێدەکەی بە هەزار نار پێ دەکرێت بەس ئەویان گرانە ئەوە بۆیە مەوەلی دەکەین هەتا ئەو سیدیانە بخینتەوە من بەخۆم پێنج مناڵم هەموو ئەلکترۆنیەکانم لێ هەڵگرتەوە ئەو کاتێکە عوتڵە دادێ بۆیان دەدێن بۆیان دەکڕم و زیادە لۆخیان ئیش پێ دەکەن الريش ده اللي شفتها والله دي فرق تسمع قفة عبدي لكي تسمع قفة عبدي لكي وەکو لایەنی مادی ئەرکی سەشانی کۆمەلگەی قورس کردووە وەکو لایەنی ئابووری ئەرکی سەشانی خێزانەکانی قورس کردووە هەموو تەکنۆلۆژیاکە هەیەتە پێشەوە سێرەکەی کۆمەلگەکە وردە بەرەوە بەرەو کۆمەلگەی ڕافایەت و خۆشگوزارنی ئەبا بەڵام لە کۆمەلگەی ئێمە بەرەو سەرفکردنی پارۆ داهاتێک ئەڕواکە زۆرجار لە کاتەکانی نازانێت چۆن تەستیف بکات چۆن پۆلینی بکات چۆن ڕێکی بخە مناڵی کورد بەداخەوە کە ئێمە لە کۆمەلگەی کوردەواریان زۆرجان شتەکان بە ئاسێک تێگەشتوین مناڵ زۆر ئاراستە ئەکرێت لەنای دایکوا کۆ تەوجی ئەکرێت قۆناغەکانی مناڵی نازانێت یعنی ئەبێ قۆناغی مناڵی بە مناڵی بڕوا قۆناغی هەرزەکاری بە هەرزەکاری قۆناغی گەنجی بە گەنجی قۆناغی پێگەشتووی تا قۆناغی پیری هەموو تەمەنێک تەخەسوس و تایبەتمەندی خۆی هەیە بەڵام لە تەمەنی مناڵی هەستەکەین سۆزێک و عاتفێکی زۆر ئەدرێ بە مناڵ هەموو شتێکی بۆ فەراهەمەکرێ لە قۆناغی تر هەموو شتێکی لی ئەسەنرێتەوە لە کۆتاییدا توێژەران هێما بۆ ئەوە دەکەن کە ژینگەی لەبار بۆ یاری منداڵان وەرزش و یاریکردنە لەگەڵ هاوڕێکانیان هەر بۆیە پێیان وایە دەبێ هانی منداڵان بدرێت بۆ بەشداریکردن لە چالاکی کۆمەڵایەتەکاندا و دەبێ خێزانەکانیش کاتێکی زیاتر بۆ یاریکردن لەگەڵ منداڵەکانیان تەرخان بکەن و لە کاتی یاری ئەلکترۆنیشدا هەوڵ بدرێت کات و جۆرەکەی دەستنیشان بکرێت. ئەوانی کە بایەخ بە یاری ئەلکترۆنیەکان دەدەن لە تەمەنی جیاوازەوە بن هەر لە 7 ساڵیەوە دەست پێ بکە هەتا دەگاتە سەر و 50 ساڵیش وەکو لەم بازاڕەدا باسەکرێ وا پێدەچێ خەیرانی ئابووریش کاریگەریەکی پێچەوانەی هەبوو بێت لەسەر ئەم یاریکەرانە و بێکاری بکەن بە بیانوویەک بۆ ئەوەی کە لێرە
خۆیان سەرقاڵکەن بە یاری ئەلکترۆنیەکانەوە یانیش شرید ببەنەوە و لە ماڵەوە خۆیانی پێ سەرقاڵکەن تا ڕوانگەی داهاتوو کاتێکی خۆشتان بێت.